شەهیان تەحسین وەکە هەفکارێکەمە هەفپیشەیەکەمان ڕوودا و بوەرگرتنە خەڵاتێکی وها بڕاستیژی جێ سەربلندی و سەرفەرەزیە هەموو هەفپیشە و هەفکاری نوێنە لا ڕوودا و وش بۆ ڕۆداوژی سەربلندیە دەستخۆشیە لێ دەکەم شەهیان جدیە دکارێ خوددا دخوازە زووترین دەم بگێژە هەموو ئارمانجین خۆین ئەو بخۆ دەستنیشان دکە ji hevalên me dil sûze dikar da bi rastî jî hêjayî vî xelatiye û hêvîdarim serkeftî be de karê xwe yên din da jî de jiyana xwe da jî û pîrozbahiya hevkara xwe şehiyan dike. شەهیانێکێکە لە بێژەرە چست و چالاکەکانی ڕووداویکێکە لە پێشکەشکارە پێگەیشتوەکانی ڕوودا و بەردەوام ئەوەی کە من سەرنجێدەم بە دوای هەواڵ و زانیاری تازە و میوانی باشە گەڕێ بۆ بۆڵتەنەکانی هەواڵی و بۆ بەرنمەکەشی بەرنامەی بەرپرسیار ئەبینین بەرنمەکەی یەکێکە لە پڕبینێرترین بەرنمەکانی ڕوودا و میدیای کوردی لە باشووری کوردستانە خزم و کەسوکاری من دڵنیا دەزانی چۆن شەهیانە ناسنەوە هەندێک جار ناوەکەی لە بیرەکەن دەڵێن کچە جوانەکەی ڕوودا و ئەوەی کە بەرنمەکەی بەردەوام کێشەی خەڵک ئەخاتە ڕوو بە دوای خەمی خەڵکایە ئاوا شەهیان ئەناسنەوە بۆیە پێم وایە ئەو خەڵاتەی وەریەگرێ سەرەتا پیرۆزبایی لە یەکەم پێم وایە هەستەکەم وا هەستەکەم کە من خەڵاتەکە وەرەگرم تۆ وەریەگرێ دڵدار و هەوار وەریەگرن لە کۆتاییدا خەڵاتەکە هەر بۆ ڕووداوە ئێمە هەومان پێگەێنراوی ڕووداوین دەستپێکی ئەس پیرۆزبایی لە خۆت کەم لە ڕوودا و لە شەهیانێژی تایبەتی بۆ من وەکە هەفکارە و هەواڵێکی شەهیانێ لە تۆڕە میدیا ڕووداوی جێ سەربلندی هەفکارەمە ji ber pêşkêşkirina bernameyekî bi bandor li ser civakê bişêtin biçte wîlatên girtên Amerîka xelatekî wergirît ev xelat ji bo me hemiya ye ji bo hemû xelkê Kurdistanê hemû ragihandkar e şeyan tehsîn dikar da gelekî cidî ye yêkiş nimuneyên kiçê pêşketî û pêşkêşkarê serketî ye کاتێک هەر بەرنمەیەکی ڕوودا و خەڵاتێک وەربگرێت جیشانازیە بۆ هەمومان و بەرنامەی بەرپرسیاریژێکەکە لە بەرنامە کاریگەرەکانی تۆڕی میدیای ڕوودا و کە ڕاستە و خۆ پێوەستە بە هاو نیشتیمانیان و ئەو کێشانی کە ئێستا هەیە لە کوردستان و بەرنامەکە توانیوێتی کاریگەرێکی باشدا بنێت و لای خەڵک جێی خۆی بکاتەوە بۆی پیرۆزبایی لە ستافی بەرپرسیارەکەم و پیرۆزباییش لە هاوکارم شەهیانەکەم هیوادارم و خەڵاتە ببێ بەوەی کە ئەو بەرنمەیە بەردەوامی هەبێت و بتوانن زیاتر کار لەسەرەوە بکەن کە خەڵک ئەو کێشانی کە هەیەی بتوانێت لە ڕێو بەرنمەوە چارەسەر بکرێت هەستێکی خۆشە و شانازیە بۆ ڕوودا و کە بتوانێت وەکو میدیایەکی کوردی لە وڵاتێکی وەکو ئەمریکا و خەڵاتی پێ ببەخشرێت.